کەمپی ئاوارەکانی وەندە لە خانەقین. لێرەدا زیاتر لە 500 خێزانی ئاوارەی سنووری پارێزگای دیالە دەژێن کە لە ساڵی 2014دا داعش ناوچەکانیانی داگیر کرد و شار و گوندیان هەمووی ڕوخێنراوە. بە وتەی خۆیان ئێستا پێیان ڕاگەیەندراوە دەبێت کەمپەکە چۆڵ بکەن و بگەڕێنەوە زێدی خۆیان. خانەکانمان ڕووخاون و دەیانەوێت بمانگەڕێنەوە. خەڵکی دۆخی خراپ و پارەمان پێ نییە و ناوچەکەش ئاسایشی تێدا نییە و ڕۆژانە 5 بۆ 6 کەس دەکوژرێن. بەنسبەت گەڕانەوەمان تێبینیمان زۆرە و هەمومان بێپارەین. ئێستا تەنها 22,000 دینار لە گیرفانمدا هەیە. ئەو بەشی چی دەکات و چۆن گەڕێمەوە زێتی خۆم؟ تەواوی خانووەکانمان وێران بوون. ئێمە بەسەر وەزیرەکانماندا هەڵدا، بەسەر حکوومەتماندا هەڵدا و بەڵام ماوەی 1 ساڵە کەس نەهاتەوە بەلاماندا. ئێستاش پێمان دەڵێن چۆڵیکەن، ئێمە بەشۆ بڕۆین و پارەمان پێ نییە. ئێستا نازانین چی بکەین. پێویستە حکوومەت بەدەم داواکاریەکانمانەوە بێت. دۆخ و گوزەرانمان زۆر خراپە و پێمان دەڵێن بڕۆن. من نەخۆشی دڵم هەیە و ناتوانم کار بکەم و پارەم نییە. ئێستا مناڵانە بەرمەچوو بۆ کوێیان بەرم. بەرپرسی کەمپەکە دەڵێت حکوومەتی عێراق پلانی هەیە بۆ گەڕاندنەوەی سەرجەماوەرەکان بۆ ناوچەکانیان کە لە ئێستادا ئازاد کراوە. لێرە نزیکەی 586 خێزانی ئاوارە هەیە. بەپێی پلانێکی حکومەت دەبێ بگەڕێنەوە زێدی خۆیان. ئەوەش بە پلانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە بە سەرپەرشتی سەرۆکوەزیران کە دەیانێ ئەو ئاوارانە شاد بکەنەوە بە کەسوکار و کۆمەڵگەی خۆیان. دوای ئازادکردنی ناوچەکانی پارێزگای دیالە لە دەست تیرۆرستانی داعش بەشێک لە ئاوارەکان گەڕانەوە شوێنی خۆیان. بەڵام بەشێکی تریان تا ئێستا لە کەمپەکانی خانەقین ژیان بەسەر دەبن، ئامادەنین بگەڕێنەوە سەر ماڵ و خانووە ڕووخاوەکانیان. دەشتی جەمال گەلی کوردستان، خانەقین.